وەڵێ دووبارە سڵاوتان لێبێت. کارەکانی دووەم ڕۆژی پێنجەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بەردەوامە. من ئێستا بۆ قسە و باسی زیاتر سەبارەت بۆی کە بزانم دوێنێکە یەکەم ڕۆژ و پێشانگاکە چۆن بەڕێوە چووە، ئاماری سەردانیکەران چۆن بووەوە، تا چەند ڕێکخەرانی پێشانگاکە لە بەڕێوەچوونی پێشانگاکە ڕازین و کارەکانی دووەم ڕۆژ و سێم ڕۆژ و ڕۆژانی داهاتوو چی دەبێت. بەڕێز حەسەن ڕەحیم ڕێکخەری پێنجەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێبم لەگەڵ دەبێت و گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. کاک حەسەن زۆر بەخێراتیت، زۆر سپاس بۆم دەرفەتە. وەکو ڕێکخەرانی پێشانگاکە کە ئەمڕۆ دووەم ڕۆژەوە پێشبینی دەکرێت خەڵکێکی زیاتر سەردانی پێشانگاکە بکات، دوێنێکە یەکەم ڕۆژ بوو بەڕێوەچوونی پێشانگاکەتان چۆن بینیوە، تا چەند لە ئەس چاوەڕوانەکانی ئێوەدا بوو کە چەند ڕۆژێ پێش بەڕێوەچوونی پێشانگاکە ئامادەکاریتان بۆ کردبوو و ئەگەر ئامارێکمان پێ بڕی لە یەکەم ڕۆژدا چەند کەس سەردانی پێشانگاکەی کردووە؟ بەڵێ سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەوەی کە لە ستەیجی کەناڵی 24ەوە کوردستان 24ەوە ئێمە لێرە قساکەین. سڵاو لە بینەرانی کەناڵە خۆشەویستەکەتان. ئێمە دوای چەند مانجێک ماندوو بوون، نە چەند ڕۆژە چەند مانجێک ماندوو بوون بە ڕێخستنی ئەو پێشانگایەوە. خۆشبەختانە دوێنێ لە کەشوهەوایەکی زۆر ئارامە پێشانگاکە لەلایەن بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و لەلایەن جەنابی وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان و باقی بەرپرسانی سلێمانیەوە کرایەوە و لە مەراسیمێکی شایستەدا کردنەوەکەی بەڕێوە چوو. پێشانگاکە خۆشبەختانە زۆر بە باشی کارەکانی ئەنجام دراوە و گۆڕانکاری باش هەیە لەبەرەو پێشچوونی شێوازی ڕێخستنەکەیە. ئێمە پێم خۆشە لێرەوە دەستی ماندووبوونی ئەو تیمە ناماندوو نەناسەی کە تا دوی شەو ئیش دەکەن تیمەکانی دەستگای چاپ و پەخشی ئەتڵەس کە ئەم پێشانگای ڕێگەخەن سپاسیان کەم. لێرەشەوە سپاسی هەموو ئەو سەردانیکارانە دەکەین کە دەیان کە هەزاران سەردانی کارمان هەبوو دوێنێ لەگەڵ ئەوەیە کە یەکەم ڕۆژ بوو و لە دوای سعات 11ش پێشانگاکە کرایەوە، بەڵام هەزاران سەردانی کار ڕووی کردە پێشانگاکە خۆشبەختانە پێشوازیی باش هەبوو. کارەکانی دووەم ڕۆژ چۆن بەڕێوەچێت؟ چونکە ساڵانی ڕابردوو لە کاتی بەڕێوەچوونی ئەم پێشانگایەدا سیمیناری جۆرا و جۆر لەسەر هەندێک بابەت بەڕێوە دەچوو. ئایا ئەم ساڵیش هەمان بابەت دەکرێت یاخود نەخێر گۆڕانکاریتان لەوەشدا کردووە؟ لە ڕاستیە بە سیفەتی ئەوەی کە سلێمانی ناوزت کراوە بە پایتەختی ڕۆشنبیری و نازناوی پایتەختی ڕۆشنبیری لە خۆگرتووە، ئێمە ستەیجی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کتێبمان کردۆتە ستەیجی ئاڵوگۆڕی ڕاو بۆ بیر و بۆ چورەکان و هەروەها ئەو پانێڵ و سیمینارانەی کە دەلالەت لەسەر ڕۆشنبیری و کللتور و هەموو ئەو بابەتانە دەکەن. بۆیە بەڵێ هەموو ڕۆژێک لە سعاتی دوی دوانیێڕۆ هەتاوەکو جاری وایە سێ پانێڵی تیا دەکرێتە سعات 5 هەموو ڕۆژێک پانێڵ بەڕێوە دەچێت لەسەر ستەیجی پێشانگا. باشە کاک حەسەن، بۆ پێی کە جەنابەت ڕێکخەری پێشانگاکەی بێگومان دەبێت ئەو ڕەخنانی کە لە پێشانگاکەش دەگیرێت ڕوبەڕووی جەنابەت ببێتەوە. من ئەمەوێت بە سەراحەت کۆمەڵی ڕەخنە هەیە لە پێشانگاکە دەگیرێت، لێرەوە بەتوی بڵێم و تۆش ڕوونکردنەوە لەسەر بابەتەکە بدەیت. دەگوترێت نەتوانراوە سەرچاوی پێویستی کتێب و ئەو کتێبانەی کە تایبەتن بە توێژێکی دیاریکرا و بە دەر لەوەی کە دەوترێت هەندێک سەرچاوی کتێبی دیکەی تێدایە کە پێویست بۆ تێدا نەبێت. بەگشتی ئێوە ئەو ڕەخنانە چۆن نەبینن؟ ئایا پێشانگاکە توانیوێتی سەرجەم ئەو کتێبانی کە لە ئاست چاوەڕوانی خوێنەراندان لەنێو پێشانگاکەدا نمایش بکرێت؟ چونکە دەگوترێت ئەگەر ئەو کتێبانی لێرە نمایش دەکرێت کتێبخانەکانی دیکەش هەیە و خەڵک دەتوانێت بچێت لەوێ بیکرێت و سەردانی پێشانگاکە نەکات. بەگشتی لەسەر ئەو ڕەخنانە چی دەیە جەنابەت؟ بەدڵنیاییەوە پێشانگایە کە لە خولی پێنجەمیایەتی بەراورد ناکرێت لەگەڵ پێشانگایە کە لەگەڵ خولی شەشەمیایەتی، چجای ئەوەی لەگەڵ پێشانگایە کە لە خولی 15 و 50 و 70 بەڵام جیاوازی کراوە لە بەڵام بەدڵنیاییەوە جیاوازی کراوە. یعنی ئەوە شتێکی حاشا هەڵنەگرە کە ساڵ بۆ ساڵ ئەو جیاوازیانە ئێمە بە ڕەخنەکان ئەتوانین گۆڕانکاریەکان بکەین، بە جۆگرتن بۆ ڕەخنەکان و بیستنی ڕەخنەکان ئەتوانین خواستەکان بێنی نەدی. بەدڵنیاییەوە من ئەتوانم بڵێم بێئینسافی ئەگەر بوترێ گۆڕانکاری نەکراوە، بەڵام بێئینسافیش ئەگەر من بڵێم هەموو گۆڕانکاریە کراوە. بەدڵنیاییەوە ئەو خۆتان نەزانن بارودۆخی عێراق بەدەر نییە، بارودۆخی ئیقلیم سلێمانی بەدەر نییە لە بارودۆخی عێراق، بارودۆخی عێراقی بەدەر نییە لە بارودۆخی ئیقلیم ناوچەکە. بۆیە
کۆمەڵێک ئەو تموحانەی کە خوێنەر هەیەی ئەو تموحانەی کە ئەوانەی خولیای کتێبیان هەیەیانە لەسەر ئەوەی کە هەموو ئەو ئەدوار نەشرانەی ئەو دەستگای چاپ و پەخشانی کە لە جیهانە هەندێرە حزوریان هەبێ بە چەند سیفەتێک ئەتوانین بڵین ئەو تموحە لە ئێستاە بۆ کەس ناتوانێت بەرجەستەیکە بۆ چونکە ئێشتا پێشانگاکەمان لە ئاستی سەرەتادایە یەک دوو ئێشتا وەکو پێویست لەلایەن میریەوە لەلایەن حکوومەتەوە لای لێ نەکراوەتە وەکو پێویست پشتیوانیمان نیە ئێستا پشتیوانی معنەویمان هەیە بەڵام پشتیوانی فعلی و مادیمان نییە. سانسۆرێکتان لەسەر هیچ کتێبێکەیە لە پێشانگاکەتان نمایش بکرێت؟ ئێمە هیچ سانسۆرێکمان لەسەر هیچ کتێبێک نییە غەیری ئەو سانسۆرانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە ڕێنمایی دراوە بە ئێمە و ئێمەش لەناو گرێبەستە جێگیرمان کردووە لەگەڵ ئەو دارنەشر و ئەو بەشداربووانەی کە لێرە بەشدارن و لە گرێبەستە ئیمزان کردووە کە پابند من بەوەی کە ئەو کتێبانەی کە ڕێگە پێنەدراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە و لە ڕێنماییەکانی وەزارەتە هەیە نەیهێنە ناو پێشانگاکە بەڵام سەرڕای ئەمانەش ئەکرێت لە ناو کتێبە بە شێوەیە دەشێوەکان بێتە ناو پێشانگاکە و بەڵام ئەوە تیمی وەزارەت لێرن خوان بە درێژایی ڕۆژانی پێشانگاکە لێرن و بەردەوام چێکی کتێبەکان ئەکەنەوە ئێمە نەڕێگریمان هەیە لە هاتنە ناوە بێجگە لەو ڕێنماییانە وەنە ئەشتوانین ڕێگر بین لە کتێبێک کە دەستگای ڕۆشنبیری خۆی خۆی ژمارەی پێدابێ خۆی ڕێگەی چاپکردنی پێدابێ ناتوانین. حەسەن زیاد لە 250 خانی چاپ و بڵاوکردنەوە لە پێشانگاکەدا بەشدارن ئایا هیچ سانسۆرێکیشتان لەسەر هیچ خانەیەک هەبووە لە هەرێمی کوردستان یاخۆ دەرەوەی هەرێمی کوردستان بەشداری پێشانگاکە بکات؟ وەکو سانسۆر لەسەر بزار دوا بڵین لەسەر کتێبخانەیەک لەسەر شوێنێک نیمانە تەنها ڕێنماییمان پێداوە ئێمە کە پێویستە تۆ پابندی بەم ڕێنماییانە و بەپێی ئەم ڕێمانە کتێبێنیتە ناو پێشانگاکەوە جا ئەگەر ناوەندێک کتێبخانەیەک نەیتوانی بێ پابند بێ بەم ڕێنمانە و خۆی ئینسحابی کردبێ یا نەهاتبێ ئەوە پەیوەندی بە خۆیەوە هەیە. سانسۆرمان لەسەر هیچ کەسێک نییە بڕۆ لەم سەری پێشانگە تا ئەو سەری پێشانگا هەر چوارگۆشەکەی بگەڕێ لە فرۆشەرانی هەموو ئەدیانەکان تایەتی فرۆشانی کتێبی هەموو ئەدیانەکان هەبوو لەسەر ئەوە کە بابەتی ئەدیانەکانی دیکەی تێدانە کتێبی بەڵێ بە دڵنیایەتی خۆتان ئەگەر یەک ئاوا دەورێکەکەن و خەزەکی پێڕێنمایتانەکەم بێن تەسویریان کەن بزانن لێت یانە لە کتێبی مەسیحیەتەوە تایەتی لە کتێبی زەردەشتیەوە تایەتی زۆر باش هەموو ئەدیانەکان. دوا پرسیارم ئەگە بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم. پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی لە دەروی شاری سلێمانی کەمێک دوورە هەندێک هاوڵاتی هەیە ڕەنگە هۆیەکانی گواستنەوەی بەردەست نەبێت هاوشێوەی ساڵانی ڕابردوو ئاسانکاریتان کردووە بۆ هاوڵاتیان بۆی سەردانی پێشانگا بکەم بە کورتی بێ سپاس دەکەم. ئاسانکاریەکە ئەوەیە کە ئێمە پاسەکانی خەتی 35 پاسە بە شەو بە ڕۆژمان لەو خەتا ئیشەکەن بە هەمان ئەو کرێی گەڕەکەکە هەموو ئەو نەفەرانە دێنە بەردەمی دەرگای پێشانگاکە ئەمە لەلایەکەوە لە لای تریشەوە هاتنە دەرەوەی خەڵکی لە شار خۆی جۆرێک لە جۆرەکان سیاحەتە یاخود بابن گەشت و گوزاریە لەبەرەوە هیچ ڕێگر نەبوو ئەبینی ئێشتا سەر لە بەیانە ناو پێشانگاکە چەند قەرەباڵی دەست خۆش ئەو وەڵامە بۆ ئەو دەستەکانە خۆش بێ زۆر سپاس سەرکەوتوو بن وەڵێ من دەگەڕێمەوە بۆ لای ئێوە پێشانگاکە تا دێت پەیتا هاوڵاتیەکی زیاتر و خوێنەرێکی زیاتر سەردانی دەکات ئێمە لە گەشتەکانی داهاتوو هەوڵ دەدەین لە ڕێگەی ئەم ستۆدیۆکراوی کوردستان بیسوار کە لە نێو پێشانگاکە ئێمە دامان ناوە لەگەڵ ئێوە بەردەوام بین و میوانداری کەسانی دیکەش لەسەر پێشانگاکە بکەیت.